بەیاننامەی بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە و کۆمەڵک لە ڕێکخراو و کەسایەتی ڕۆشنبیرەکانی هەڵەبجە و هەورامان. پاش دەستخۆشی لە ڕێکخراوی یۆنسکۆ پیرۆزبایی گەرممان لە هەورامان و کوردەواری بەگشتی بۆ ئەم هەنگاوە مێژووی و کولتوریە. ئومێدەوارین ببێتە فاکتەرێک بۆ پاراستنی کەلتور و شوێنەوار و میراتی کوردەواری بەگشتی و هەورامان بە تایبەتی. داواکارین لەلایەنە پەیوەندیدارەکان لە پەرلەمان و حکوومەت و دەستگا پەیوەندیدارەکان پاڵپشتی ئەم بڕیارە بن، ئەوەش دەچێتە پاڵ خزمەتی ژینگە و بنیادی ئاوەدانی و تەلارسازی و گشت داڕشتە کەلتوریە مادی و معنەویەکانی. لەم سۆنگەوە بە پێویستی دەزانین وەک داواکاری و کار لەسەرکردنیان لەلایەن هەرسێ سەرۆکایەتەکەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەم خاڵانە بخەینە ڕوو. یەک، داوا لە پەرلەمانی کوردستان دەکەین ئەم کارە پیرۆزەی یۆنسکۆ بە هەند وەربگرێت کە پاراستنی شوناس و کەلتوری ڕەسەنی کوردەواری بەگشتی و هەورامان بە تایبەتی تێیدا پارێزراو دەبێت، بەو بۆنەوە یاسای پێویست و شایان بەو بڕیارە دەربکات. دوو، حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتە پەیوەندیدارەکانی بە تایبەتی وەزارەتی ڕۆشنبیری ئەرکی پاراستن و پارێزگاری کەلتوری ناوچەکە بە هەموو بنەما مادی و معنەویەکانی و لە ئەسۆ بگرێت. سێ، پارێزگای هەڵەبجە و دەستگا پەیوەندیدارەکانی حکوومەت لە ناوچەکەدا بچنە ژێرباری بەرپرسیارەتی پاراستنی کەلتوری ناوچەی هەورامانی لەهۆن و بە دەرکردنی بڕیار و ڕێنمایی لەو بوارەدا، لەگەڵ درێژکردنی دەستی ئاوەدانی بۆ ناوچەکە و دوورخستنەوەی لە تەوژمی مۆدێرنە و جیهانگیری و پرۆژە جۆراوجۆرەکانی کەرتی تایبەت کە هەندێک جار کار لەسەر سڕینەوەی کەلتور و ڕوخساری بیناسازی لە ناوچەکە دەکەن. چوار، ئاوەردانەوەیەکی جددی لە بواری معریفە و ڕۆشنبیری و ئاوەدانی و گەشتیاریەوە، ئەو شوێنەوارانەی کە ڕاگواستن و کللتوری نامۆ لەسەر ناوچەکە دایناون بسڕێنەوە. پێنج، دروستکردن و ڕاگەیاندنی بۆردێک لە کەسایەتی و ڕێکخراوە ڕۆشنبیریەکان بە پاڵپشتی دەستگا پەیوەندیدارەکانی حکوومەت لە ناوچەکەدا بۆ لە ئەستەوگرتن و بە دوواداچوون و جێبەجێکردنی ئەم بەیاننامەیە و ڕنگدانەوەی ئەم دەستکەوتە کەلتوریە لە ناوچەکە. ئومێدەوارین حکوومەت و دەستگا پەیوەندیدارەکانی بە تایبەت وەزارەتی ڕۆشنبیری کە ڕنگدانەوەی ئەم دەستکەوتە کەلتوریە و جێبەجێکردنی ئەم پەرۆشیە کەلتوریانە کە لەم بەیاننامەدا هاتوون کاری پێویستی بۆ بکات. لەگەڵ ڕێزدا بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە و کۆمەڵێک لە ڕێکخراو و کەسێتی ڕۆشنبیرەکانی هەڵەبجە و هەورامان.